ژنێک بە پیاوەکەی دەڵێت تۆ ترسنۆکی ناوێریت پارە بخەیتە ناو معاملەوە، چونکە دەڵێ تۆ هیچ کاتێک هەوڵ نادەی لە دوکانێک دانیشتی دەرێ خوددا هەر ئەوەندە ڕزقەی دەدا. بزانە ئەو ژنە قەنەعەت بە پیاوەکەی دێنیتن معاملەی بکە یان نا؟ واللهی ئەمە شەدە لەوەتی خۆش بێت. لەوانی کە خۆش نەبوون بەرە والله بەس ئەمە نییە ئەترسێ و نازانم چی و بزانم کامیان قەنەعەت بە کامیانەکە من خۆشم حەزەکەم بیبینم. یاڵڵا حازری؟ ئارە والله. ئاکشن! ئەو چیەکەی پیاوەکە؟ چیەکەم هەر بەوار ڕاگەم ئێوە مەوادی کارەبایی بۆ من سەقەتکەن و منیش چاشی کەمەوە. وەڵڵا ئازانم ڕۆژێکی کارەبا لێت دەدا وشک دەکا. من کارەبا بمکرێ وشکم کا؟ ئەیچ من اختصاصم کارەبایە. ئەها سەیری کەژنەکە ئەمە ئەوە دانێت چیە بێنێ ئەم دووارە لە یەکتدا ئیشەکە ئەها ئای ماڵێنەوە ئای ناڵم کارەبا دەدەگرێ وشک دەکە پیاوەکە خەتای خۆم نەبوو خەتان وایرە بوو ئەها لێرەوە ڕووتاوە کە دەستی لێ ئەی بە خوشکم بێت ڕێک هینە بێت ئەوە دەلێکەڵێ وازم لێ هێنا واسی لێ بێنە واز سەد مۆزوعی لەوە زیاترمان هەیە ژنەکە شکر مرتاحی ها؟ زۆر زۆر مرتاحم. نازانم نەوعێکێک لە چی ئەڵێ مرتاح نیت؟ نانیم. بۆ ئاخر خانووە هەمانە دوکانە هەمانە ماشەڵڵا سیارەیە هەمانە ئیتر لە چیمان کەمە؟ لە هیچمان کەم نییە دیارە وڵا لە هیچمان کەم نییە. تۆ یەک شت ڕازینی چییە مشکیلەکە؟ ئەتو پیاوەکە واز لەو مۆزوعانە بێنە وەرە ئیشێکم پێدا. ژنەکە خۆش تا مناڵەکان نەچوون بۆ مەکتەب. ئەتوش هەر فکرت دەچێت بۆ شتی خراپ ئەوە نانا ئیشێکی دی تایبەتم بێتە. تایبەت بەقێنە بەس خصوصی نەبێ؟ ناوەڵاهی هیچ ژیانمان خۆش نییە. بۆ هیچ دڵخۆش نیمە. ئەی نەوەکو جەماعەتی نەسەفرەن سەفرێ نەخۆشین خۆشیە نە هیچ شتێک ژنی جەماعەتی هەموو دەستا لێ ڕەتایرە بازنی تێدا ئیمەشیت هەموو بەوانەوە شەی لەگەڕێنەوە بەجی کلاس و نازانم مۆزوع چییە بەچی بوونەتیە. کە چێ ژنەکە ئەوە تاشکول لەخوا بە زیابێ هەمانە خانی خۆمانە هەیە ئەوەشی نییە کرێت چییە؟ پیاوەکە ئەتە هەوەی ژیانت بگۆڕم؟ ئارە وەڵا بەڵام نابێ بترسی. ترس من بترسم؟ من پار شێرم دی نەترسام ئەشەمی لە تۆزە ژێرم تەڕووی هیچ نەبوو. ئەو ترسانە ناڵێم ترس لە مەعاملە ئەڵێم ترس لە پارە پەیداکردن ئەڵێم. ئەی ئەوە نییە دوکانمان هەیە ئایی؟ دوکان چێ بە دوکانی پێگەشتە تاکو نێمە پێ بگەین ئەوە تا تەمەشاکە سامانی برام لە دوکانێکی ڕاچوو دوکانەکەی فرۆش دای بە عەرز عەرزێکی دا بە دوو عەرزەکەی دا بە 3 عەرز ئێستاکانش تەمەشاکە چۆ دوێ لای چاکردو ئەقاراتی داناوە بەڵام ئەتوو ترسەنۆکی ترسەنۆک ونە ترسەنۆک نیم ترسە پاقلەش نیم بەس دەترسم زەرەرکەم دوای قوڕی گوێکم بەسەر خۆمە. باسی زەرەر مەکە بەس مردن زەرەرە ئەوەی دیکە هەموو بەدەست دێتەوە. وا باسی مردن مەکە زیڕەم کردو لە قەبر و قەوڕ وشت ئەوە چەتی و عاجز بووی؟ ئەوە هەموو خۆشەویستێکت بوو ئەو هەموو وەفایەکت بوو؟ ئەو حرەکاتانە بۆ مەکە من تەحمل ناکەم ئەم سوولانە بە کەڵک ناین دڵی تۆم بۆ ناشێ ئاخ ئەو دڵ ئەستەگەم ئاخ ئەو تەلەفۆن بۆ سامانەکەم ئەڵێم وەرە خانووی ئازوو شتەکە دوکانەکەت بفرۆشە چی لێ بکەم چی لێ بکەم ها بە قورئان ترسم زەرەر بکە بۆی ناکەم بیدە بە من ئەم قسە ئەلۆ ئەلۆ کاکەجان چۆنی؟ تۆ چۆنی ئەحواڵە؟ وەڵا کاکەوە تەلەفۆنمان بۆ کرد بووی مۆزوعێکت پێ بڵام. فەرموو بە قوربان لە خزمەتە. توش دوکانێکت بوو ماشەڵا لە دوکانەکەی ڕا ئیدی ورەت گرت و ماشەڵا ئێستاکان ئەخاراتی خۆت هەیە؟ بەڵێ وابوو. ئەمشتم وەڵاهی ئەو خانوێمانەوە لەگەڵ دوکانەکەی ئەگە بۆمان بفرۆشی و بۆمان لە کارکەی وەکوی خۆت بەشکە مەمەش بەجگایکی بگەین وەکو تۆ. باش شەقەی چێکە بەسەر چاو ئەی کاک ئەحمەد ڕازیە؟ ئەرێ وەڵا ڕازی خۆم ڕازی یەکەم. باشە بە قوربان بەسەر چاو حەزەکەی خۆم شەویە مەماڵەوە قسەی لەسەرەکەین باشە؟ ئینشاڵڵا دەوەرە خواردنێکی خۆشی ستا دەکەم بەیەکەوە دادەنیشین و لە دەوری یەکتر ئینشاڵڵا بەشک و کارێکمان بۆ بکەین. ئیشەڵڵا بەسەر چاو وەڵا دەمێکە خواردنی دەستشم نەخواردووە پێم خۆشە دێم و شەو قسەی لەکەین و خێرە بێ ئیشەڵڵا. دەوەرە بەخێر بێ سەرچە ئەو پێم کوت یاخوا عاقیبەتی خێر بێ. نانە کاکە لە خۆتانەوەیش سەر بەخۆ مەکەن باشە؟ هەچی من نەموت قسەیتیان نەکەن دەستکاری شتێک نەکەن. کامە سێشقەکە باشە؟ سلام علیکم.
سێ شوقەکە وەک پێتانم وت یەکی لە 10 دەفتەر کەمتری نادەن باشە؟ کاک سامان ئای ئەرزەکە بە چەند؟ 30 دەفتەر؟ کاک سامان 30 دەفتەر؟ دەستان خۆش بێ باشە خراپ نییە مشکلە نییە کاکە ئەو ڤێلاکەی ئەوەی سیدی پارک بە هیچ شێوەیەک نایفرۆشن باشە؟ نانانایی دەنێ مشتری چەوەترم هەیە باشە کاکە؟ دە باشە دەی کاکە دەی دوای خۆم خەبەرتانە دەمەوە کاک سامان ئەو سەگەڕەتان کە توێ پڵنگە یەک نەوە ڕاوی نامە ڕۆحم چوو تۆ بۆ لێترسی سەرچاو بەخێر بێ ئەو چییە؟ ئەمە چیە لەسەرت؟ تۆ نازانی ئاخر مۆدێل سیارم پێ وەسە ماتۆڕم پێ شەڵا بەتحیش وایە اینجا سیارێ بۆ ناکڕی جەگۆ پارە تا پێهێشتم یەک دینارم پێنێ من 5 مانگە کرێخانوم نەیاوە اینجا چی بکەم من چی بکەم؟ خۆمە قەرز دەبژێرێنیم کاکە ئەو بۆ چێگری؟ دینارێکم پێنێ کاکە کرێخانوم نەیاوە 5 مانگەم بەخوا یەکورە عیب ناکەی تۆ پیاوی بۆ چێگری؟ چی بۆ چێکرد کاکە من لە خانووی کۆما بووم ئیسراحەت دانێشتە بووم نەکرێمەدا نەهیچ لەتە دوکانێکم هەبوو دوو عالم پێیاکە ئەوەش نەما بەدە بڕۆ ترسنۆک تیجارەت وایە؟ ئێترە بێت تەحملت هەبێ سەبرت هەبێ قوربانی بۆ بدەی خۆ لە خۆ پڕێک نابیتە کوڕێک کاکە آخر کەی یەکەی سەبرکە ئەرێ عیب ناکەی ئەگری تۆ کوڕکاوی تۆ پیاوت پێڵێن بۆچی ئەگری؟ پارەم پێ نییە ئێمە چی بکەم؟ ئەی هەرچی هەبوو نەمکرد دەچی تۆوە وەردە بەسە کاکە ئەبێت تەحملت هەبێ ئەم گریانە بۆ چییە؟ ئەم تەحمل هەبوو بەچی کاکە من ئێستا ئیشم هەیە بێ بڕۆم برام ئیسمێتی بەخوا نابێ ناڵم بڕ وەختم نییە کاکە من ئەڕۆم دوایە بینەوە من 5 مانگە کرێخانوم نەیاوە نەڕۆی کاکە بە قورعانێکە بارە بۆ خۆ خۆمە زوو لێرە على ساعەیە پارەم نەیەتی نەڕمات وەڵی تەوا من تەحملم نەما لێرە پارەم پێویستە کرێخانوم نەیاوە کاکە یەکۆی کاک من 4 مان کرێخانم بۆ نەداوی ئەم مانگە بۆ بە کاکە عەلەقەلە مانگەم بۆ بە وەرە بەر هەتاقی کرێخانم بۆ تۆ بدە بەخۆ خۆمە کوژم بەخوا خۆمە کوژم بخۆە لا حول ولا قوة إلا بالله چەندێکە؟ 250 ئەی من نەمکری بە 200 بۆت ئاخە 50 بۆ مۆلیدا ها بڕۆ جارێکی تری خەم پێ نەگری باشە؟ بخوا معقولە من ئیسا ئیشمەیە ڕۆم دەی باشە دەی خواحافیز دەی چۆن خۆت و خوشکەکە ئەوە قورتان کرد بەسەر منە خوا خێر لە خۆتان نەبێنن باشە کاک ئەحمەد لە ماڵەوەیە ڕاستە کاکە ڕاستە کاک ئەحمەد لە ماڵەوەیە نەوەڵا لە ماڵەوە نییە بۆ کرێخانەوە کاتوم ئەخ لە ماڵەوە نییە کاکە من ئێستا تەلەفۆنم بۆ برادرێکی کردوتی وا لە ماڵەوەی لە ماڵەوە نیە کاکە لە ماڵەوەی بوزە ناژورێ من ئەڵم لە ماڵەوەی وەڵێ لە ماڵەوە نییە سميرة أميرة أري كل ما قاشة فنيرة كل ما قاشة فنيرة هات. شي هات سام خانم أو كررت شيبكة مجوم شيبكة مجوم مشاري تو إيرا إيرا زود إيرا زود بكلك من هنا وري إيرا إيرا مشاري وهذا إيرا أجا بريسياري كبر فردة ترشة باشە دبر لك بلا سفري كردوا أحمد أحمد لە ماڵ نە کاکە ئەحمەدی چی؟ بابا خۆم دیتم ئێخە لە ماڵ نیە کاکە لە چی ئەگەڕێت تۆ؟ بینیم بۆ خۆم بینیم کاکت گیانە ماڵەوە مەگەڕە کاکە ئەم کابرای لێرەیە لەم ماڵەیە لە شوێیە دی بۆ ئەوە چیەوە ئەو فەردە ترشە فەردە ترشە والله بخور بيجينا توزيع ئەوە ئەحمەد تێگەشتی هاك محمد هاتي ئەرە وەڵا هاتم اسم تلفوني بو بكم وەمزانی نەخۆشی وەڵا يا اخويا بخير کاک ئەحمەد چۆنی اسال يا اخويا بخير ئەحواڵێ باش شكر دشنا كتشاك من بولينا تشاي ولا خوش وەختی چا نییە بۆ کرێخانەوە هاتووم كذا خانم ئەرە وەڵا والله هي نية نییە خد بيم نية قبيلة شيء تجيب ام كوجي بەبێ کرێخان و لێرە ناچمە دەرەوە باش تجيب يقدر بعد تلفوني بكم فەرم يقدر فەرم تلفون بو سامان كم سامان او نوع عثمان او سامان کوڕەوە سامان ديتها لي جوابنا انت هەلو باشی؟ الو كاك سامان شوني سەرچاوم تۆ چۆنی؟ كاكا جان على الفور
400,000 بۆ بنێر ئیشم پێتی ساحەبخانەکە و تا لە ماڵمان دانیشت. کرێخانووی چی؟ ئەی باشە من 5 مانگی پێشترم بۆ نەدای لەکوێ بێنم کاکە نیمە نایدەم کاکە نەما چێ بە قوربانم ساحەبخانەکە لە ماڵەکەمانە دانیشتووە وەڵای گوناه دەکات غەدر لە من یەکەیتەوە. کاکە تۆ ئیش نازانی تۆ سەبر و تەحملت نییە معاملە ئەوهایی تر ئەمە بازاڕە. کاکە گیان بە زەرەریش بێ ڕازیمە و عەرزەم بۆ بفرۆشە. چییە فڕۆشی کاکە ئێستا بازار باش نییە بازار زەعیفە کاکە. کاکە من بە زەرەری فروشم تۆ کە چییە چ دەکا؟ هەر نزیکەی 4 دەفتەرێک ئاوا ئەکاو ناکە. گورە ئاخر بێویدان 12 دەفتەرم پێیاوەسە 4 دەفتەرەکە. کاکەی ترەوە معاملەیە بازار ئاوایە تۆ لە ئیش و کار نازانی لەو بابەتانە. ئەشەم بالله بۆ ئەمەیان ڕاز دەکەی من لە کەسابەت نازانم بەڵام یەک شت ئەزانم. ئەزانم خوشکەکە بنێرەوە ماڵی بابت دەڕ دایخەتی قباتگە ئەدە شێت و شور. تۆ زۆر بە شەرێکی بێسەبری ئەزانی؟ من بێسەبرم خۆت و براگە و قورتان کرد بە تەپڵی سەرما یەڵا بۆ ماڵی باوکە. هیچ لە معاملە نازانی تۆ. یەڵا بۆ ماڵی باوکە ڕاکەتەی یەڵا ئەمرن نەمێنیە. ئەی پارەکەی من کاک محەممەدیان پارەکەی تۆ بەسەر چاو ئێستا لای برادێکم کرێخانەکەی خۆت مەزمونە ئەدەمێ بەڵێ بەس تۆ پرسیارێکم هەیە بەڵێ فەرموو سیارە و پێیە ئارە وەڵا پێمە زۆر باشە کە کرێخانەکەم لای و برادەرم بۆ قەرز کردیت ئەگەر عەزیەت کێشی دەوێ یەکسەر بمبەی بۆ شەماعی بۆ شێتخانە. بۆ شێتخانە بەڵێ بۆ ناسەیەک لەوێ هەیە نەوەڵاتم ناوی خۆ منووسم. بۆچی خۆشێت نی کاکە تو بەرە وەڵڵا شێتی ئەسڵ دەرەجەیەک هەبێت منم ئەگەر شێت نەبم لە ماڵ هەمبوو سیارەم هەبوو عەرزم هەبوو دوکانم هەبوو بە قسەی ژنەکە بۆ ژن براکەم دوای تەماعی دنیا کەوتم بۆی ئاوام لێ هاتم دەفەرم فەرم ئەتی برد کاک محەممەد لۆ شێتخانەی هەڕێک گوتم گوبڵ لێ خوڕە بۆ شێتخانە حەقی خۆتە کاکە شێتیان کردی مامۆستا هیچ ئایبن نەبوو هاتوو ژیانەشی زۆر باشە دەبا لیان تێکدای ئەها قەناعەت چەند مهمە ئەگە قەناعەتە نەبێ ئاوا لێ مامۆستا توش نییە دەستێم تووڕەش بی مامۆستا زۆر بە قسەی ژنان دەکەی یعنی عیبە پیاومووی نەرم بێ وەڵی هەندێک کاتان ئەوان بەسەردی ئەدی ئەو ژیانە تو تێدا بووی ئەیوە نییە ئاری وەڵڵا